بەخێربێن بۆ باخچەی فام. دەستەبەرکردنی پێداویستیە دەرونی و کۆمەڵایەتی و جەستەییەکان دەکەینە پێشمەرجی فێرکردن، چونکە پێمان وایە منداڵەکان زیاتر لە گەورەکان پێویستیان بە سۆز و خۆشەویستی و پشتیوانیە. The majority of the staff at FAM Kindergarten know English very well. The main language of speaking is English. The teachers are instructed on the modern methods of teaching. The building is available as the standard buildings in the world. We are working on making collaboration and interaction with the families through different social ways, like we have parental meeting, general meeting, and also online communications, so as to involve the family in the process of growing a child. وانەی هونەر کاریگەریکی بەرچاوی هەیە لەسەر گەشەستەندنی ژیری و هاوسەنگی دەرونی منداڵ. هەر بۆیە لە باخچەی مناڵانی فامی ئینگلیزی گرنگێکی تاوا بەوانەی هونەر دەدرێت و بۆ ئەو مەبەستەش ژووری تایبەت و تەواوی کێرستەی پێویست بەردەستن. چیرۆک یەکێکە لە میتۆدە هەر کاریگەریەکانی پرۆسەی فێرکردنی منداڵان لە باخچەی فامی ئینگلیزی. وانەی چیرۆک لەوانە سەرەکیەکانە، هەفتانە وانەی پێویست و پەیوەندیدار بەلایەنی پەروەردەیی و دەرونی و کۆمەڵایەتی تەخوێندرێت. لە باخچەی منداڵانی فامی ئینگلیزی وانەی میوزیک گرنگی و بەهایەکی تایبەتی پێدەدرێت. منداڵان فێری گۆرانی و سەمای جوان دەکرێن بە پشتبەستن بە ئامێرە میوزیکەکان. لە باخچەی منداڵانی فامی ئینگلیزی تەنها گرنگی بەلایانی زانستی و فێرکاری نادرێت، بەڵکو چاودێری تەندروستی و منداڵانی باخچە و سەرپەرشتی کوالێتی و شێوازی خواردنەکان لایەنێکی دیکەی کارمانە. هاوکات چاودێری تاک بە تاکی خۆراکی منداڵەکان دەکەین لە کاتی ژەمەکاندا، ئەمەش لە پێناو تەندروستی خۆراکی منداڵەکان. لەم سۆنگەوەی کە جۆر و چۆنیەتی خۆراک کاریگەری لەسەر تەندروستی و گەشەی منداڵەکان هەیە. لە باخچەی منداڵانی فامی ئینگلیزی پاسی تایبەت هەیە بۆ هاتوچۆکردنی منداڵان کە لەلایەن ستافێکی ئەزموندارەوە چاودێری دەکرێت.